ئافرەتێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا باوکم ئەیەوێ بە زۆر بمدا بە برازایەکی خۆی یعنی بە ئامۆزایەکی کچەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکی کچەکەی بان کرد و داوای لێ کرد ئەو کارە نەکە، مادام کچەکە خۆی ڕازی نییە ئەو کارە نەکە. دیارە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئاینی پیرۆزی ئیسلام بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەویان نییە کە کچان بە زۆر بدرێن بە شوو لەلایەنی باوکیانەوە یان لەلایەنی براکانیانەوە. بۆیان هەیە ئامۆژگاریان بکەن، بۆیان هەیە ڕێگایان پێپیشاندن، بەڵام زۆر لێکردن بە هیچ شێوەیەک لە ئیسلامە جێی نابێتەوە. لەبەر ئەوە من ئامۆژگاری و نەسیحەتم بۆ هەموو برایەک و هەموو کەسێکی خۆشەویستم هەیە کە بە هیچ شێوەیەک زۆر لە کچەکانیان نەکەن. کچی وا هەیە کاتی خۆی بە زۆر دراوە بە شوو لەلایەنی باوکیەوە یان لەلایەنی براکانیەوە باوەڕ بکەن 15 ساڵ لە لای مێردەکەیەتی ئێستش ئەڵێ مامۆستا گردنیان ئازاناکەم بە زۆر منیاندا بەم پیاوە، من پێی ڕازی نەبووم، پێم خۆش نەبوو، بە زۆر منیاندا بەم پیاوە. سیرکەن بە ڕێزان ئەو کچە خۆی لەگەڵ ئەو کەسەیە ئەژێ کە تۆ پێ ئەدەی، تۆ لەگەڵیان ناژەی، ئەگەر تۆ لەگەڵا بژایی ئەو کاتە قەرارێکی ترمان ئەدا، شتێکی ترمان ئەوت، بەڵام ئەو لەگەڵی ئەژێ. لەوانەیە 50 ساڵ خوای تەعالا ئەگەر تەمەنی بدا 50 ساڵتر بژێ لەگەڵ ئەو کەسە. ئەخر معقولی نییە ڕۆژێ نییە، دوو نییە، سێ نییە، ساڵێ نییە، دوو نییە، زۆر زەحمەتە لەگەڵ کەسێکا بژی کە حەزی لێ نەکەی، کە خۆشت نەوێت.